کەرکووک لە بەردەم پرۆسەیەکی هەڵبژاردننی پێشوەختەدایە لە عێراق. شارستانی بواری هەڵبژاردن لە کەرکووک پرۆسەکە بە قۆناغێکی کاریگەر بۆ داهاتووی پارێزگای کەرکووک وەسف دەکەن. دواخستنی هەڵبژاردنەکان چاوەڕوانکراو بوو. پێشتیش باسمان لێو کردبوو کە ئەم هەڵبژاردنە لەبەر کۆمەڵی هۆکار ناتوانێت ئەنجام درێت و بە دیوێشیشە دەرفەتێکی زۆر گونجاوە بۆ ئێمەی کوردستانیانی کەرکووک کە حیزبە کوردستانیەکان دەرفەتێکی باشە هاتوتە پێشەوە بۆی زیاتر ڕێزەکانی خۆمان ڕێکخینەوە و یەک هەڵوێز بین و یەک سەنگەر بین بۆی بە یەک لیستێکی کوردستانی بەشداری ئەم هەڵبژاردنەکەین چونکە یەک لیستی و یەک دەنگی و یەک هەڵوێسی زامنی دەستەبەردکردنی دەنگەکانمان لە شاری کەرکووک کەواتە ئێمە ئەم دەرفەتە دەبێت بخۆزینەوە بۆ خۆمان و سوودی لێ ببینین و بیکەینە خاڵی وەرچەرخان و لە هەمان کاتە خاڵی بەهێزی خۆمان بۆ بتوانین کاری لەسەر بکەین. ئەو ماوە دیاریکراوی کاتی هەڵبژاردنەکان دواخراوە پێم وایە یەکەم کاتێکی زۆر نییە، دووهەم ئەوەی کۆمسیۆن ڕایگەیاندووە بابەتەکە تەکنیکی و فریانەکەوتنە. ئێمە جەختەکەینەوە لەوەی پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێ و لەگەڵ ئەوەشدا جەختەکەینەوە لەوەی پێویستە لایەنی کوردستانی لەو هەنگاوانەی کەناوێتی یەک نەسارد بێتەوە، دوو نەدەست بەرداری ببێ و واتە ئێمە پێویستە بۆ ڕۆحێتە کار بکەین کە لە مانگی 6 هەڵبژاردن ئەنجامەدرێ ئەگەر چی دواش بخرێ بۆ مانگیدا یان دواخراوە بۆ مانگیدا. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی جەخل لەسەر گرنگی پرۆسی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق دەکات، پێشی وایە دواخستنی وا دەکا لە بەرژەوەندی کەرکووکدا دەبێت ئەگەر بێت و کورد بە پلان و بەرنامەوە کاری بۆ بکات. مەجالێکی باشترمانەیە یا کاتێکی باشترمانەیە بۆ ئەوەی بە بەرنمەیەکی ورتر و بەرنمەیەکی تۆکمەتر دابنشین کار لەسەر چۆنیەتی بەشداری لە هەڵبژاردن و چۆنیەتی دەنگ کۆکردنەوە بۆ لایەنە سیاسیەکان بە تایبەتی بۆ کورد لە کەرکووکە لە بەرەوەی هەڵبژاردننی ئەم جارەمان هەڵبژاردنێکی زۆر چارە نووسازە و ناکرێت ئێمە داهاتووی مناڵ و ڕۆڵە و نەوەکانمان بدەینە دەست قەدەرەوە. بۆیە زۆر گرنگە لەم ماوەیە چەندە کۆبوونەوە هەبێ لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ لێک نزیک بوونەوە و هەروەها بۆ دەستخستنە سەر خاڵە لاوازەکانی نەیارەکانمان و کاری لەسەر بکرێت لە قازانجی خۆمان لە مەسلحەتی خۆمان. پێم وابێ ئەمە کارێکی باشە. ئەگەر چەند مانگێک ماوە لە بەردەم وادە درێژکراوەکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق چاودێران بە پێویستی دەزانن کورد بە پلان و بەرنامەوە کار بۆ سەرخستنی هەڵبژاردنە لە کەرکووک بکات و خاوەن لیستێکی هاوبەشیش بێت بۆ چوونە نێو پرۆسەکەوە، چونکە بۆ داهاتووی کەرکووک دەبێتە نەخشە ڕێگە و زۆربەی گرێ شوێرەکان دەکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.